ئێمە لە پایتەخت میدیا هێندە خەمی ئەوەمانە ڕاستی و دیوی دووەمی ڕووداوەکان و زانیاریەکانتان بۆ باس بکەین. هێندە شەڕی لایک و ڤیومان نییە، چونکە ئێمە بەمانای کەلیمە خۆمان بەکاری ڕۆژنامەوانیەوە سەرقاڵ کردووە. دروشممان ئەوەیە کە بە یەکەوە جیاوازی دروست دەکەین. پایتەخت میدیا دیدگای هەیە، لە کارکردندا ئامانج و ئیتیکی خۆی هەیە. ئێمە سنووری کارکردنمان نییە لە هەموو شوێنێکین، بەڵام کاتێک باسەکە دەبێتە نەتەوە نیشتیمان، پیرۆزیەکانی ئاین، دابوونەریتی کۆمەڵگا، ئێمە دەڵێین ستۆپ، هێڵە سوورەکان نابەزێنین. ئێمە خۆمان شەپۆل دروست دەکەین، سواری شەپۆلی خەڵک نابین. ناجەرگم، ئێمە لەگەڵ عامێ ناچینە شامێ. اینجا بابینە سەر سوپرایزەکانمان، بزانین بۆ وەرزی نوێ چی هەیە، چیتان پێشکەشەکەین، چۆن دەیهەژێنین. بەندە لە دەنگ و باز لەگەڵ شاکار لە خزمەتانە بەردەوامە بم. ڕووداوە گرنگەکانی ڕۆژتان بۆ شەنوکەوەکەم، ئەسڵی باسەکانتان بە کورتی و بە پوختی بۆ باز دەکەم. من دیوی دووەمی ڕووداوەکان و نهێنی و زانیاریە نەوتراوەکانتان پێ دەڵێم. لەلایەکی تر بەرنامەی لێکۆڵەرمان دەبێت، چیرۆکی پشت دەرگاکانی لێکۆڵینەوە و دادگاکانتان بۆ دەجێڕینەوە، بۆ ئەوەی ببنە وانە و پند و کۆمەڵگەکەمان لە خراپە و هەر کارێکی نایاسایی بپارێزی. ئەمە تەنها چیرۆکی باسکردنی ڕووداوەکان نییە، شیکاری یاسایی و شرۆڤەی مادە و یاساکانیش دەکات. اینجا ئەمەیان جیاوازە، چی دەبوو ئەگەر لەم بڕگەیەدا خەیاڵتان دەبینەوە بۆ ڕاستێکی مێژووی یان ڕووداوێک کە جیاواز بێ لەوەی ڕوویدا. پێتان دەڵێین چی دەبوو ئەگەر شتەکان وەک خۆیان نەبوونە. بینەرمان بن، پێکەوە دەچینە نێو خەون و خەیاڵەکان. تاڵ و شیرین، ئەمەشیان باسی ڕاستیەکانی ژیانە، واقعی کەسایەتیە، کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کەسانی سەرکەوتووی بازاڕ و بوارەکانی دیکەی ژیان دەخاتە ڕوو. ڕۆژگارەکانی تەمەنی هەموو کەسێک تەنها یەک ڕەنگ نییە، بۆیە گەشتی تەمەن دەکەین و تاڵی و شیرینیەکانی ژیانتان بۆ دەجێڕینەوە کە ئەمڕۆیان دروست کردووە. ئەم بەرنامەیان زۆر جیاوازە، فیتەر لەگەڵ پیشەوەرانی ناوچە پیشە سازیەکان باز لە کێشەی شۆفێران و ئۆتۆمبیلەکانیان دەکەین. دەنگ و باسی سەناعە و وەستا و فیتەر و پارچەکانی ئۆتۆمبیل و لەلایەک ئەسڵی لەلایەک عادی، ئیتر هەرچی لەو ژینگەی کارە هەبێت کێشەی خەڵک بێت، ئێمە دەیخینە بەرباس و زوومی کامێراکانمان. بابەتێکی دیکەشمان دەبێت لە گوند و ناوچە گەشتیاریەکان. ڕێبوار، خۆشی و شادیەکانتان لەگەڵدا بەش دەکات. ئێمە لەم گۆشەیەدا دەتانکەینە ڕێبوارێک بەناو سروشتی جوانی کوردستان و لادێ و شوێنە جیاواز و دوورە دەستەکان. هەموویتان نیشانەیە لە خەڵکی نیشتەجێی ئەو ناوچانە و ڕێبوار و گەشتیارانیش زانیاری و کاتە خۆشەکانیان لەگەڵدا باز دەکەین و لەگەڵ ئێوەشدا بەشیەکەین. پایتەخت میدیا دەبێتە سەکۆی هەمووان، یەک پرسیاریش بە دوای وەڵامی پرسیارە ئاینیەکان و ڕەوانەوەی گومانەکاندا دەگەڕێت و وەڵامی مامۆسایانی ئاینیمان دەبێت بۆتان، بۆمان ڕوون دەکاتەوە هەرجاری بابەتێک بە ئامانجی بەرزکردنەوەی هۆشیاری ئاینی و وەڵامدانەوەی ئەو پرسیار و بابەتانەی لە مێشکی زۆربەماندا هەیە. لە ستۆریش چیرۆکی کەسانی ناسرا و گەنجە داهێنەر و سەرکەوتوەکانتان نیشان دەدەین. لەم گۆشەیەدا میوانداری هەموو ئەو کەسە پڕ لە وزانە دەکەین کە دەتوانن هێزی ئەرێنی بە کەسی تر ببەخشن، هاوکار و هاندەر بن لە گۆڕانکاریە. بە دەستنووسیش بەڵگەنامە و مێژووی ڕابردووی کورتان بۆ ڕوون دەکەینەوە، لە ڕووداوە سیاسەکانەوە تا هەڵوێست و بەڵگەنامە نهێنیەکانی تایبەت بە خەبات و بزافی کورت. اینجا لە پیئاڕیش بە دوای حەقیقەت و ڕاستیەکانی ژیاندا دەگەڕێین. پرسە نهێنی و نادیارەکان ساغ دەکەینەوە، بە جیاوازیەوە وردەکاری باسەکانتان بە زمانێکی زۆر سادە ڕوون دەکەینەوە، پێشکەشی دەکەین. ئەمە هەمووی نییە، باوەڕکەن هیلاک بوومەوە قسەم کرد. ئەمە هەمووی نەبوو، چاوەڕێی پایتەختێکی زۆر جیاواز بن. ئینجا با لە کۆتاییە پێتان بڵێم وەرزی نوێی پایتەخت میدیاتان باش.